لە ماوەی 6 مانگی ڕابردووە ماڵی ساوایان 28 منداڵی لە خۆ گرتووە کە ساڵی پار لەم مانگە 22 منداڵ بووە واتە ژمارەکە گەورەتر بووە. ماڵی کوڕان 31 منداڵی لە خۆ گرتووە ساڵی پار لە 6 مانگی یەکەمە 22 منداڵ بووە واتە ژمارەکە زیاتر بووە. ماڵی کچان 8 منداڵی لە خۆ گرتووە لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵە ژمارەکە لە ساڵی پارە 10 منداڵ بووە ئەویان کەم بۆتەوە لە ماڵی کچانە. پرۆژەی گەڕانەوەی منداڵ هەیە هەر منداڵێک یەتە ماڵەکانی مناڵان ستافەکان توێژەرەکان بەرپرسی ماڵ و چاودێری کۆمەڵایەتی هەوڵەدا بیگەڕێتەوە بۆ ناو خێزانەکەی بە چارەسەرکردنی کێشەکەی یاخود بۆ ماڵی خزمەکانی. لەم ساڵا 50 منداڵ چاودێری کراون و گەڕێنراونەتەوە بۆ ناو ماڵەکانی خۆیان یا خزمەکانیان. پرۆژەی خێزانی جێگرەوە هەیە کە بەڕاستی نمونەیی ترین پرۆژەیە بۆ ڕزگارکردنی ئەو منداڵانەی کە چوارچەوە خێزانەکانیان لەدەسەدەن یا کەس نییە لە خۆیان بگرێ. ئەم پرۆژەیە سپاس بۆخوا هەنگاوی زۆر گەورەی هاویشتووە لە سلێمانی یەکەم جارەوە گەزانن کە لە هەموو عێراق و کوردستانان جێبەجێکرێ و پرۆژەیەکە کە ئێمە زۆر ئومێدمان پێێتی و لە پلانی استراتیژی 4 ساڵی داهاتووی هەم بەڕێوەبەرایەتی گشتیمان هەم وەزارەتا جێگیرەکرێ ئومێدمان وایە بە یاساش پشگیری بکرێ و بە سیستەمیش پشگیری بکرێ لە ئەنجومەنی وەزیرانەوە کە ئێستا سیستمەکە لە ئەنجومەنی وەزیرانە. ئەو پرۆژەیە لە ساڵی لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵا توانیوێتی 2 منداڵی تر بگوازێتەوە بۆ ناو خێزانەکان و ژمارە ئەو منداڵانەی کە تا ئێستا لە ناو خێزانە جێگراوەکانە جێگیر کراون 11 منداڵە. تەمان کە باسی 11 مناڵەکەین بەڕقم بچووکە بەڵام لە ڕووی ناوەڕۆکەوە واتە 11 ئینسانت ڕزگار کرد بۆ هەمیشەیی. ژمارەی ئەو خێزانانەی کە تا ئێستا پەسەند کراون بوونەتە خێزانی جێگرەوە 18 خێزانە واتە پرۆژەکە بەردەوامە لە پەسەندکردنی خێزان. توێژەرەکان بەردەوام سەردانی مناڵەکانەکان و سەردانی خێزانەکانەکان بۆ ئەوی چاودێری ژیانی مناڵەکان بکەن لە ناو خێزانەکانە هاوکاریان بکەن پشگیریان بکەن. لە ماوەی ئەم 6 مانگەی ڕابردووە 90 سەردانیان ئەنجام داوە بۆ ناو خێزانە جێگرەوەکان و بۆ لای منداڵەکان. تەمان ئەو پرۆژەیە بە هاوکاری ڕێکخراوی یونسێف هاوکاری دارایی ڕێکخراوی یونسێف بەڕێوەچێ و بە هاوکاری تەکنیکی ڕێکخراوی ستێپی بەریتانی کە لە سلێمانی ئۆفیسی سەرەکیان هەیە بەڕێوەچێ ومێ دەکەین لە ساڵانی داهاتووە زیاتر جێگیر بێ بۆی منداڵان ئیتر بە تەواوەتی هەمومان لێیان دڵنیابین ئەو کەم و کورتیانەی لە ماڵەکانی مناڵان هەیە لە خێزانان نییە وەڕووی و بارودۆخی ژیانیان ڕوبەڕووی چارەسەرێکی هەمیشەیی دەبێتەوە. هێڵی گەرمی فریاکەوتنی منداڵانمان هەیە کە هێڵی 116 فریە بێ بەرامبەر مناڵان و خێزانەکانیان ئەتوان پەیوەندی پێوە بکەن. لە 6 مانگی ڕابردووە 18264 پەیوەندی کراوە بە هێڵەکەوە. سەرجەمی ئەو کێشانەی ڕوبەڕووی هێڵەکە بوونەتەوە لە ماوەی ئەو 6 مانگا 2670 کێشە بوون لەوانە 512 کێشەی منداڵانی ئاوارە 266 کێشەی منداڵانی خانەخوێ 1000 بێدەنگی 4 زانیاری وەرگرتن 513 پەیوەندی هەڵە 87 کات بەسەربردن و 234 هیچ تر جۆرا و جۆر چونکە ئەو پەیوەندیە ئەو هێڵە هێشتا وەکو پێویست لای مناڵان و خێزانەکان نەناسێنراوە. هێندێک جار خەڵک بۆ تاقیکردنەوە بۆ دڵنیابوونەوە لەوەی کە لەو هێڵە وەڵامە درێتەوە یا هێنیەکانی پارێزراون تەلەفۆنەکە و قسە ناکە تەلەفۆنەکاتەوە دیسان بە دوای زانیاریاچێ. کێشەکانیش تەبعاً لە کۆی کێشەکان 266یان کێشەی منداڵانی خانەخوێ بوون 513یان کێشەی منداڵانی ئاوارە بوون. جۆری کێشەکانیش بەم جۆرە دابەش بوون 516 کێشەی خێزانی 87 کێشەی پەروەردەیی 90 کێشەی تەندروستی 23 کێشەی یاسایی 6 کۆمەڵگایی 19 کێشەی توندوتیژی خێزانی 2 کێشەی سۆزداری 36 کێشەی جۆرا و جۆری تر. تەمان ئەو هێڵە هەوڵەدا کێشەکان چارەسەرکە ئەگەر ئەوەی خۆی توێژەرەکان توێژەریانی کۆمەڵاتی و دەرونی توانیان لە ڕێگەی گفتوگۆ و ڕێنیشاندانەوە ئەگەر نا ڕوبەڕووی دامەزراوەی پەیوەندیداریەکان چه حکومی چه ڕێکخراونی و خۆیەکان چ نێو دەوڵەتیەکان بەڕاستی هێڵی 116 کارێکی گەورە و گرنگەکە هیوادارین لای هاوڵاتیان ناسراو بێ. پرۆژەیەکی زۆر گرنگ هەیە بۆ ڕزگارکردنی منداڵان بۆ پاراستنیان بۆ فێرکردنیان بۆ پەروەردەکردنیان بۆ چاودێریکردنیان بەناوی پرۆژەی پاڵپشتی دەریونی و کۆمەڵایەتی منداڵ و خێزان کە ئەم پرۆژەیە لە کەمپەکان لە ناو شارەکان لە ڕێگەی تیمی گەڕۆکەوە لە ڕێگەی سەنتەری جێگیرەوە خزمەتی منداڵانەکە. لە ماوەی 6 مانگی ڕابردووە لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتیمان ئەو پرۆژەیە توانیوێتی خزمەتی 10445 منداڵ بکە کە بەڕاستی ژمارەیەکی زۆر گەورەیە
و لە چاو ساڵی لە ڕابردووە زیاتر لە 2 ئەوەندەیە کە ساڵی پار لە 6 مانگیەکەمە توانیوێتی خزمەت بە 4949 منداڵ بکەم. ژمارەی سوودمەندان لە مۆبایل تیمەکان بە تایبەت دەچن بە دوای کەیسەکانە لە ماڵەکانە منداڵەکان لەگەڵ منداڵەکانە لەگەڵ خێزانەکانە کێشەکانیان چارەسەرەکان 1037 منداڵ سوودیان لە مۆبایل تیم وەرگرتووە. خولی وشیاری جۆراوجۆر بۆ منداڵان کە لە سنتەرەکان بەڕێوەچێت 4357 سوودمەند بووی هەبووە. ژمارەی ئەو منداڵانی کە وەک حاڵەت وەک کەیس وەرگیراون هەر کەسێک وەک هەر منداڵێک وەک حاڵەت و کەیس وەرەگیرێ ئەو توێژەرەکان و تیمەکان بە بەردەوامی بە دوواداچوونی بۆکەن تا ئەو کاتی کێشەکەی حەلەبێت. لە ماوەی 6 مانگی ڕابردووە 350 منداڵ بووە. طبعاً ئەو پرۆژەیە خولی جۆراوجۆری تایە، ڕاهێنانی تایە بۆ ستافەکان، بۆ باوکودایکی منداڵەکان، بۆ دراوسەی تەنانەت منداڵەکانیش. لە بواری پاراستنی ژنانە ئێمە لە ماڵی داڵدەدانی ژنانی هەڕەشە لێکراوی سلێمانی کە گەورەترین و بەهێزترین ماڵە لە هەرێمی کوردستان هەم بە ژمارە هەم بە کوالیەتی لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا 110 ژن داڵدە دراون. ئەو 110 ژنە لەگەڵ کچە 30 منداڵیان لەگەڵ بووە کە لەگەڵیانە ناچار بوون بێنە ماڵی داڵدەدانی ژنانی هەڕەشە لێکراو. 83 لەوانە ماڵەکەیان بەجێ هێشتووە، بە جۆرێک لە جۆرەکان کێشەکانیان چارەسەر بووە، دڵنیا بوونەتەوە لەوەی سەلامەتن لە ڕێگەی توێژەران و یاساییەکانمان، هەروەها دادگا، هەروەها بەڕێوەبەرایەتی تونند و تیژی و دەستگاکانی پۆلیسەوە پاش دڵنیا بوونەوە ماڵەکانیان بەجێ هێشتووە. لە ئێستایا 27 ژن و 4 منداڵ کە لەگەڵیانن لە ماڵەکە ئەمێننەوە ژیانی ئاسایی بەسەرەبن. لە بواری پاراستنی منداڵان و لە خۆگرتنیان ماڵی داڵدەدانی ماڵی بەساڵاتچوان توانیوێتی 65 بەساڵاتچوو داڵدە بدا. لەوانە حەڤەم بەساڵاتچویان ماڵەکەیان بەجێ هێشتووە بەهۆی دوو هۆکارەوە، یانەوەی کێشەکەی چارەسەر بۆ چۆتە ماڵی خۆیان یا لەگەڵ خزمەکانی ئاماوەتەوە، یاخود هێندێک لەوانە کۆچی دواییان کردووە کە ئێمە ئەوانەی کۆچیان کردووە 4 بوون، ئەوانەی گەڕاونەتەوە ناو ماڵی خۆیان یا خزمەکانیان 13 بەساڵاتچوو بوون. طبعاً لە ماڵی بەساڵاتچوان یەکەیەکی زۆر بەهێزمان هەیە کە یەکەی پەککەوتەیە، 19 پەککەوتە لە خۆگرێ. ئەوانە بە تەواوەتی پێویستیان بە خزمەتگوزاری 24 سعاتی هەیە لە هەموو بوارەکانی ژیانە و ناتوانن هیچ شتێک بۆ خۆیان جێبەجێ بکەن. لە بواری پەروەردە و ڕاهێنانی تایبەتە ئەوەی کە زۆر گرنگە ئەم ساڵ لە بواری پەروەردە و ڕاهێنانە ژمارەکە بەرز بۆتەوە بەهۆی باشبوونی دەوام تا ڕادەیەک جێگیربوونی موچە و لەلایەکی ترەوە بەهۆی پاڵپشتی برای بەڕێزم کاک دکتۆر هەڤاڵەوە بەکر پارێزگاری سلێمانی بۆ سەنتەری ئۆتیزم ژمارەی سوودمەندان لە پەیمانگا و سەنتەرەکان لە 176 ساڵی پارەوە بۆتە 258 بە تایبەت لە سەنتەری ئۆتیزم لە 11 مناڵەوە بەرز بۆتەوە بۆ 62 منداڵ. ومێدمان وایە بیگەینە 100 لە ڕۆژانی داهاتووە. سپاسی برای بەڕێزم کاک دکتۆر هەڤاڵەوە بەکرەکەن کە بەڕاستی پشتیوانێکی بەهێزە بۆمان. سەبارەت بە خاوەن پێداویستە تایبەتەکان وەگەزانن لە 3 ساڵی ڕابردووە پرۆسەیەکی پیاچوونەوە هەبوو بە فەرمانێکی ئەنجومەنی وەزیران، هەردوو وەزارەتی کار و وەزارەتی تەندروستی پرۆسەکەیان بەڕێوە برد. لە ماوەی ئەو 3 ساڵە پیاچوونەوە بە هەموو لیستەکان ئاکرا، هەموو ئەو بەڕێزانە چوونەتەوە لیژنە پزیشکیەکان. لیستی ژمارەی کەمەندامان کە ئێستا لای ئێمە جێگیر بووە لە سنووری پارێزگای سلێمانی 22210 خاوەن پێداویستی تایبەت تۆمارە. پرسیاری ئەو ژمارەیەکەن کە موچەیان ڕاگیرا و ڕۆژنامەنووسەکان لێمان ژمارەیان چەندە لە 3 مانگی ڕابردووە بەهۆی تانە لێدان لە ئەنجامەکان بۆی جارێکتر بچنەوە لیژنە پزیشکیەکان 5696 کەس موچەکانیان ڕاگیراوە. دوێنێ لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەت کۆبوونەوە بڕیاریدا ئەو لیستانە کۆتایی ئەم هەفتەیە بچنە وەزارەتی دارایی بۆی موچەکانیان بۆ خەرج بکرێ. ئومێدەوارین لە ماوەیەکی زووە موچەکانیان بۆ خەرج بکرێ. ژمارەی ئەوانەی کە نەچوونەتەوە یا لە لیستەکان دەرهێنراون و کۆتایی بە مافی خاوەن پێداویستی تایبەتیان هێنراوە بریتە لە 4226 کەس، لەوانە 3416 کەسیان هەر خۆیان نەهاتوونەتەوە بۆ پرۆسەی پیاچوونەوە و دووبارە پشکنین وە ژمارەیەکیشیان بەهۆی ڕێنماییەوە شایستە نەبوون، واتە مافی کەمەندامیان نەبووە، ئەوانیش 810 هاوڵاتین. سەبارەت بە مۆڵەتی بەخێوکار کە یەکێک لە خزمەتگوزاریە زۆر باشەکانە لە 6 مانگی یەکەمە ئێمە ئەمساڵ 220 مۆڵەتی بەخێوکارمان بەخشیوەتە ئەو دایک یا باوک یا ئەندامی خێزان یا نزیک لە خێزانەی کە
خۆی تەرخانەکە بۆ بەخێوکردنی بە ساڵاتچوویەک بە موچەی تەواوە نێراونەتەوە ماڵەوە و لە ڕێگەی لیژنەکانیشەوە سەردان کراون بۆی دڵنیا بینەوە ئەو بەخێوکارانە کارەکەی خۆیانەکەن لە خزمەتکردنی ئەو کەم ئەندام و خاوەن پێداویستە تایبەتانەی بە پێی ڕێنمایی شایستن کە زۆرینەی زۆریان لە 180 بەرەو سەر کەم ئەندامن. تایبەتمەندێتی ئەندازیاری وەگەزانن زیاتر لە ساڵێکە بەڕێوەبەرایەتی گشتیمان سەرقاڵی ئەوەیە کە سیماکانی شار ژینگەی شار ژینگەیەکی شیاو بێ بۆ خاوەن پێداویستی تایبەت بەوەی کە لە پلاندانانە لە دیزاینکردنە لە تەسمیمکردنە لە پرۆژە و لە مۆڵەت پێدانە ڕەچاوی تایبەتمەندێتی خاوەن پێداویستی تایبەت بکرێ. ئێمە لە ماوەی ڕابردووە لە ڕاستە و خۆ سەردانی ئەو دەستگایانەمان کردووە کە پەیوەندیدارن وەکو ئەو قاپ بۆ دروستکردنی مزگەوتەکان نووسراومان کردووە بۆ پەروەردە و شارەوانی و سەردانیشمان کردوون قایمقامیات و شوێنەکانی تر لە ڕێگەی پارێزگاوە بۆ گەشتاندن بۆی هیچ مۆڵەتێک نەدرێ ڕەچاوی خاوەن پێداویستی تایبەت نەکرێت لە سنووری پارێزگای سلێمانی. خۆشحاڵین بەوەی بەرهەمیشی هەبووە ئەو پرۆژەیە چۆتە بواری جێبەجێکردنەوە ئومێ دەکەین لە چەند ساڵی داهاتووە سلێمانی ژینگەیەکی شیا و شایستە بێ بۆ خاوەن پێداویستی تایبەت بە هەمان شێوە لە هەموو کوردستانیشا. سەبارەت بە داهەنگەکان ئێمە لە ئێستا 2737 منداڵ لە داهەنگە حکومی و ناحکومیەکانان کە ژمارەکە زیادی کردووە بە بەراورد بە 6 مانگی ساڵی 2018 بۆی زۆربوونی دەوام بە شێوەیەکی گشتی. سەبارەت بە داهەنگەکان تەبعاً ئێمە بە وردی لە ڕێگەی لیژنەکانمانەوە بە بەردەوامی چاودێری منداڵ و چاودێری داهەنگەکانەکەین بە پاڵپشتیکردنیان خول و دەورات ڕێنماییکردنیان ئاراستەکردنیان لێپێچینەوە سزادان بۆ هەر کەم تەرخەمیەک و بۆ داهەنگەی باشیش سپاسمان کردووە. طبعا ئەو داهەنگانەی کە سزادراون یەک داهەنگە سزادراوە بەهۆی خراپی و وەرنەڕەخساندنی ژینگەیەکی لەبەر بۆ گەشەی منداڵ ژمارەی و داهەنگانش کە سپاس کراون 3 داهەنگان و داهەنگەی داخراویش لەسەر خواستی خۆی یەک داهەنگەیە 10 داهەنگەی نوێش کراوەتەوە. سەرجەمی داهەنگەکان 78 داهەنگەیە لەوانە 11یان حکومین 51یان ناحکومین و ژمارەیەکیش لەوانە کە نزیکەی 16 داهەنگەیە داهەنگەی فەرمانگەکانن کە تەنها مناڵی فەرمانگەکان وەرەگرن. سەبارەت بە سەردانی لیژنەکانیش طبعاً لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵا لیژنەکانمان 168 سەردانیان کردووە بۆ چاودێریکردنی منداڵان و چاودێریکردنی داهەنگەکان لە ڕێگەی لیژنەی هاوبەشی قایمقامێتیشەوە کە ئێمە نوێنەرمان لەوێ هەیە 142 سەردان کراوە واتە بە هەردوو لا توانیمانە ژمارەیەکی زۆر باش سەردان بکەین کە ئێمە دڵنیا ئەکاتەوە منداڵ لە داهەنگەکانە لە دۆخێکی باشایە و هیچ کەم و کورتیەک کە جێگەی نیگەرانی دایک و باوک بێ نییە لە داهەنگەکانە. سەبارەت بە خول و ڕاهێنان و وەرکشۆپەکان لە خول و ڕاهێنان و وەرکشۆپە جیاجیاکانە لە سنووری کاری بەڕێوەبەرایەتی گشتیمان 7557 سوودمەند هەبووە لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵە. ئەوەی ئەخیریش لە بەردەستانایە سەبارەت بە بودجە و داهاتی ڕسمی خەرجی ڕسمی و لەگەڵ بودجە و داهات و خەرجی خێرخوازی وەگەزانن ئێمە دامەزراوەیەکین سەرڕای ئەوەی کە حکوومەت ئەرکی بەڕێوەبردننی لەسرە کۆمەڵگە سەرمایەدارەکان خێرخوازەکانیش ئەرکی هاوکاریکردنیان لەسرە بۆ دامەزراوە کۆمەڵایەتیەکان. لێرەوە سپاسی هەموو ئەو کەسانەیەکەم خێرخواز و چاکەکارانەی کە هاوکاریمانەکان بۆ دامەزراوە کۆمەڵایەتیەکان بۆی ئاستی خزمەتیانە بەرزتر بێ لە ڕێگەی ئەژماری کۆمەک و هاوکاری خێرخوازانەوە کە ژمارە حسابێکە لە بانکی و بە ڕێگەی لیژنە بە سیستەم پارەی لێدانرێ پارەی لێ خەرجەکرێ و چاودێری شەکرێ بڕێ و پارانش کە لە ڕێگەی ئەژماری هاوکاری خێرخوازانەوە پێمان گەشتووە لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵە 7,587,000 دینارە و 6,508 دۆلارە بە دۆلار و هێندێک خێرخوازیش ڕاستە و خۆیان کەلوپەل و پێداویستی پشتیوانیەکە بۆ ماڵەکانی مناڵان و بە ساڵاتچوانێنن لە بەڕێگەی ڕاستە و خۆش 16 ملیۆن دینار هاوکاری هاتووە بۆ ماڵەکانی مناڵان و بە ساڵاتچوان. دووبارە سپاس بۆ هەموو لایەک هیوادارین بە هیمەتی هەموو لایەک بە دڵسۆزی کارمەندەکان بەڕێوەبەرەکان بەرپرسان لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتیمانە باشترین خزمەتگوزاری کۆمەڵایەتی پێشکەشکەین و ئاستەکەشی بەرزکەینەوە